جەژن مانای خۆشەویستیە، مانای ئاشتیە، مانای تەباییە، مانای پتەوکردنی پەیوەندی کۆمەڵایەتەکان و پەیوەندی خێزانیەکانە. جەژن جگە لە مانە ئاینیەکەی کە نوێژ و تاعات و عیبادەت و خواپەرستیەکە، بەڵام ئەمەش دیسان ئامانجە گەورەکەی لەوەیەکە بۆ خۆشگوزەرانی مرۆڤە، بۆ ئاشتی مرۆڤە، بۆ لێبوردەی لێوان مرۆڤەکانە. بۆیە پێویست دەکات ئەم ڕۆژانە بکەینە هەوێنی خۆشەویستی نێوان یەکدی، هەوێنی لێبوردەیی لەگەڵ یەکدیمان و بڵاوکردنەوەی خۆشەویستی و پتەوکردن پەیوەندیەکانمان سەردانی خزم و دۆست و جیرانەکان بە تایبەتی نەخۆش و ئەوانەی کەوا پێویستیان پێت هەیە ئەوەی سەردانیان بکەی و دڵیان خۆش بکەیت. ئەجری زۆرە بێگومان ئەوە مانای حەقیقی جەژن لەوەدایە، مانای ڕاستەقینی جەژن لەوەیە و پاداشە گەورەکەشی لەوەدایە کە ئەتۆ لەم جەژنەدا خۆت دڵخۆشکەی و خەڵکیش دڵخۆشکەی بە قسەی خۆش بەکردەوەی چاک و بەو قشتانێکەوە خوای گەورە پێی خۆشە و پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمانی پێکردووە. حەدیثەیان ئاەتێک لەسەر قوربانیکردن ئەجری قوربانی چۆنە؟ ئەکید قوربانیکردن پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێ ئەو قوربانی کە تۆ دەکەی پێش ئەوەی دڵۆپە خوێنەکە بکەوتە عاد خێر و ئەجرەکە لای خوای گەورە تۆمار کراوە، کەواتە ئەمە شعیرەیەکە لە شعائیر ئیسلام، یعنی تەنها بۆ ئەوە نییە کەوا خەڵک تێرگۆشت بێ و خەڵک گۆشت بخوا، بەڵکو ئەوە جێبەجێکردنی فەرمانی خودای ڕەب العالەمینە. ئەجر و پاداش ئینجا جگە لەوەش ئینجا خۆشی و شادی و تێرکردنی خەڵکیشە.